ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. من بنارم هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ ئەمڕۆ 23 تەمموزی 2022. ئازیزان بەرنامەکانی ئەوڕۆمان لا کۆمەڵێتەوەری جیاواز و جۆرا و جۆر پێک هاتوون. سەرەتا سەبارەت بە گرنگترین بابەتی ڕۆژ ئەویش هێرش و پەلامارەکانی تورکیای بۆ سەر کوردستان تاوتوێی ئەو دۆخە دەکەین. پاشان سەبارەت بە بارودۆخی کەرکووک و سەرێکی تری گرفتەکانی ئەو شارە بەرنمەیەکی ترمان دەبێت و سەبارەت بە پەسەندکردنی پرۆژە یاسای کاری نیە بەرنمەیەکی ترمان دەبێت و دوایین لێدوان لە سەرنووسەر بڵاوکراوی دەنگی کرێکارەوە دەبیستن. ئێوەش دەتوان بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشدار بن لە بەرنمەکانماندا. من لە میوانانی بەرنامەی دەکەم ئەو سەرنج و تێبینیانی کە ئێوە بە کۆمنت دەینووسن. لاگەڵمان بن بۆ بەرنمەکانی ئەمڕۆمان. بەڵێ ئازیزان هەروەک ئاماژەم پێدا کە سەرەتا سەبارەت بەو هێرش و بردومانەی تورکیاکە کردێ سەرجەگەیەکی گەشتیاری لە نزیکی دوهۆک و زاخۆوە. تەوەری سەرەکی بەرنمەکانی ئەمڕۆمان دەبێت وە بۆ ئەم بابەتە من هاوڕێ عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمیستی کرێکاری کوردستانم داوت کردووە. عوسمانی حاجی مارەف ئێوارەت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنمەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا. ئێوە باش و سپاس بۆ بەرنامەکەت. من لە پرسیارێکە و دەست پێ بکەم کە ئەمە چەندەمین جارە دەبیستین کە تورکیا هێرش دەکاتە سەر کوردستان و هەندێک ناوچە سنووریەکان بردومان دەکات. کۆمەڵە پرسیاری زۆرم هەیە سەبارەت بەوە، بەڵام جارێ ئاماجی تورکیا لەم هێرشانە چییە؟ بۆچی جێگەیەکی گەشتیاری لە نزیک زاخۆ بردومان دەکات؟ مەسەلەکەش سەر لە باری شکلەوە ناوچێکی گەشتیاری بێ کە لە زاخۆی ئەوە پیشان بە، بەڵام مەسەلەکەمە یەکەم جار نییە و دوجاریش نییە و دەمێ ساڵەکە دەخالەتی وجودی تورکیا لە ناوچەکە و بەتایبەتی لە عێراق لە بەشی کوردستانە ئەم کارە دەخالەتی بەردەوامە. تورکیا لۆ بارەوەی ساوە لە ئەگەر لە دوای جەنگی کەندا و لە نەوەیەکەوە سەیری بکەین بەساتە دوای ئەوەی کە کوردستان هەردوو هێزی پارتی وێژێتی وەکو داگیرکەرە کوردستانە کۆنتڕۆڵ کرد، زۆر بە ئاسانی لە سنوورەکانەوە تورکیا بە چەندین کیلۆمەتر هاتۆتە ناو و هیچ بەربەسێک و هیچ گرەهینێکی نەبووە. جا ئەوەی کە ئامانجی تورکیا بەگشتی لە دەورانە جیاجیەکانە بە بەشێکی وەک کە جۆرێک دەخالەتی لە ناوچەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاست لە کوردستان لە عێراقا تەئمین کا بۆی کە وەکو هێزێک بەناوی پاراستنی سنوورەکانی بەناوی مەسەن لێدان لە پەکەکە کەمانە ممکنەمانە مەسائلێ بن، بەڵام ئەسڵەکەی جۆرێک پاوانخوازی یا تەوسعی نفوزی دەوڵەتی فاشی تورکیا لە ناوچەکە دەخالت لە سووریا بکات، دەخالت لە عێراق بکات و لە مقابلیا وەکو ئەگەر ماوەیەک لەگەڵ ستاجێت و نەخشە سیاسەکانی ئەمریکای ئەم کارانەی کردوێ هاوکات بە وەکو یەشێ لەو لایەنانەی کە لە وڵاتانی ناوچەکە کە ئەمریکا ئەگەر دەورانێ وەکو تاقوتبی ئەم مەسەلەی یەکلای بەکارە نامێ و تووشیا چۆتە پاشکوی ئەو سیاسەتە و خازانجی لەو هەلوو مەرجە سیاسی کە ئەمریکا ناوچەکەی لە ناوچەکەی حەلبی کەدا و نەخشە سیاسەکان و استراتژێتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پیادەکەبێ و ئەمی شوێتی بەشێک لەوە بۆ خۆی بەرێ هەروەها لەلایەکشۆ لە مقابلی ئێرانە ئەم کارانەی کرد و هەتا لە مقابلی وەکو بەشێک لەو دەوڵەتانێک کە ناوچەکە سعودیە ئەمە واقعەتی تەواجود و هەیکەلە و یا مەسەلەن هێزی سەربازی تورکیا کە لە هەموو لایەنەکانەوە بەردەوام چەندی ساڵ ئەمە هەیە. بەڕێ من بەشێ لەگەڵ ئاڵوگۆڕە سیاسەکانە لەگەڵ ئاڕوو جیهانەکانە لەوەی کە جۆجا و کاتێککە جەمسەرە ئیمپریالەکانی کە لە دوای بەدوای شکستی ئەمریکا لە ناوچەکە هاتە پێشەوە تورکیاش بۆ پێ جارێک رووسیا جارە لەگەڵ مەسەلەن ئەمریکا جارە هەتا بە مستەقلی خۆی بەژەودەکانی خۆی لەو ناوچەیە پاوانخوازی بکە یا مەسەلەن تەوسعی نەفوزی پێ بکە. ئەمە کارێکی بەردەوامە و هەدەفی ئەساسی تورکیا ئاماجی تورکیا بێت لە استراتیژیەکە ببینینەوە نەک لە فلان عملی عسکەریا لە فلان بردومانکرا لە شوێنەکە لەوەیەکە و کۆنتترۆلی ناوچەی ڕۆژڵات نەگۆ بەشی شێر بۆ خۆی بەرێ و لەو تەقسیمە جیهانی کە لە شەڕی ئیمپریالی ناوچەکەیە لە شوێنێکا کۆتایی پێبێ ئەوژە بێ بەشی بەری شەریک بێ و لەمە کاتە لە چارەنووسی پێکاتی دەسەڵاتی سیاسی لەم ناوچانە لە سووریا
لە سووریا لە عێراق لە ژۆر کۆنتترۆلی سیادی ئەوە بێ یاخو بەدڵی ئەو بێت ئەمە واقعێت و ئامانجی تووچە کە لە کولی ناوچەکایە دیت تا ئاسی دەخالەتی بۆ ناو لیبیا و شوێنی کەش بە هەمان دەرەجەش ئێرانە بینین کە مەسەلەن بۆ ئەویش دەخالەتی ناوچەکە بەفراوانە دەخالەتێکی باشتر لە پێگەنانی حکوومەتی عێراقا دەخالەتی تەواو لە لوبنانە دەخالەتی تەواو لە فەڵەستینە دەخالەتی تەواو لە سووریا بە تایبەتی کە بینمان لە کێشپێشانی کە جهێتە توریستەکان داعش نفوزیان پیا کرد هەتاکە سەرنج من بسەن بۆ منە زۆر ئاشکرا بۆ هەموو دنیا ڕۆشنە کە دەوڵەتی فاشستی تووچە هاوکاری لەگەڵ داعشا کردووە هێزی داعش دەچۆتە سووریاوە هێژی داعش لە تووچە هاتۆتە مووسڵ ئەمانە هەمووی یا مەسەلەن بۆتە پەناگایە بۆ مەسەلەن هێزی داعش و هێزە تروریستەکان ئەمە واقعیت و پێکهاتەی باڵادەسی تووچە کە لە ناوچەکە تەمینی کا بۆ ئایندەی سیاسی خۆی لە هەمان کاتچاکە لەگەڵ هەر خەیرانەکە ئەم خەیرانەکە کە تووچە دەگیری بۆ کێسش دەگیری بووە لە مەسەلەی دەسەڵاتی سیاسی لە مەسەلەی ئایندەی خۆی لە مەسەلەی تەقابولی لەگەڵ ئەمریکا و یا بیناوبینی لە بینی تورکیا و لە بینی ئەمریکا و ڕووسیا واقعیتێکە کە ساختکردنەوەی بۆ زەحمەتە بەشەکە بێ هێزێ بێ دەخالەتی زیاتر کە چارانوسی خۆی زیاتر تەمینکە یا مەسەلەن بڵین زامنی ئەو کاکە ئیمتیازاتی زیاتری هەبێ لە ناوچەکە لە مقابلی وڵاتانی تری ناوچەکە شتێکی تر هەیە کە هەڵبەت ئەمڕۆ وەزیری دەرەوەی عێراق وتی کە بەپێی ئەو جۆرە تۆپەی کە هاوێژراوە دیارەکە ئەمە لەلایەن سەربازانی تورکیاوە هاتووە بەڵام زۆر لێدوان دەبیستین بە تایبەتی لەلایەن سەرانووی پارتی دیموکراتی کوردستانەوە کە دڵنیانین کە ئەم هێرشانە دەکات لەلایەن پارێزگارەوە دەبیسترێت لەلایەن هەندێک پرسانی ترەوە ئەمە چی شتێک ڕۆشن دەکاتەوە کە هەندێک لە بەرپرسان بە تایبەتی نزیک لە پارتی دیموکراتی کوردستان سەر بە پارتی دیموکراتی کوردستان دەڵێن کە نازانین کە بردومان دەکات ئەوە بۆچین ئەو موقعیتی بارزانی موقعیتی پارتی کوردستان ئەو قسانەی پێکە موقعیتێک کە هەیەی لە ناوچەکەیە لە ناوچەی زەرد کوردستان وەکو باڵادەسێ وەکو هێزێکی میلیشیا و پەیوەندیەکی تایبەت لەگەڵ تووچیا کە هەیە تا پاشکۆبوونی بۆ سیاستەکان و نەخشەی تووچیا لە ناوچەکەیە پابەندە بەوان و پارتی کوردستان و بەرزانی هەر لەبەر ئەوە لە مواقعەتە هەر کارێکە تورکیا جێبەجێکە لە کاری سەربازی لە جی پەکەکە بێ لە جی تەوەسوعی نفوزی بێ بەفراوانکردنی نفوزی سیاسی تورکیا بێ بەشێکە شەریکە لەگەڵ یارمەتی یا پاشکۆی سیاستەکانی ئەوە ئەمە واقعیتی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئەوەی ئەمە داپۆشێ ئەم تەسریحاتە جۆرانە ئەیە کە احتمالە تووشیانە بێ پەکەکە بێ خاتە ناو ئەگەری احتیمالاتێکەوە کە یا مەسەن زۆر جار بە تاکیدی دیژەڵێکەوەی کە ئەم تۆپانە بۆ ناوچە گەشتیارەکان پەکەکە بێ نەکتوچە ئەمە ئەو واقعی موقعەتی پارتی کوردستانە کە لە بەرامبەر تووشیا وەریگرتووە ناچارە ئەم درۆ دەلەسێ ئەم چاوەشەکاری بکە ئەی خاتە ئەو موقعەوە چکە ئەو بەشێکە لە جێبەجێکردنی یا پاشکۆبوون بۆ سیاست و دەخالەتی تووشیا لە ناوچەکە ئەمە واقعەتی پارتیە بۆ ئەم قسانە ئەبێ وا بڵێ بەڵام پەکەکە ئیشی بەوەی ئەم کارە بکە لە ناوچەکەیە ئەو شەڕ باشەکە تووچێکە پەکە هەر جۆرە سیاست و هەر جۆرە مەسائلێکی چێ شتێکی ترە بەڵام کارێکی وە معلومە خۆمەیە کەمجار نێوکو لە قسەکانی پێشراوتم کە تووچیا جاریکە بۆ دومانی کردووە و جاریکە هاتوۆتە ناو سنوورەکانەوە لە سووریاش بە هەمان دەرەجە بە درێژایی ئەو سنووری کە لەسەر سووریا هێزەکانی هێناوەتە ناوە دەخالەتی کرد لەگەڵ هێزانی کە تەواوجیانێ شەڕی کردو لەگەڵیانە بەرحاڵ ئەمە واقعەتی تووچیا کە تورکیا کاری بۆ لە بابەتە بکە بۆ هیچ پێیشی بە زۆر لێکۆڵینەوە سەرماندن یەکەم کارێکێکوێتی و تووشیاش نەیتۆ من نیم پارتی بۆ این کارێکە تووچیا خۆی ناڵم منە کارم نەکردووە بەڵام تووچیا بۆ چی پێڵێن پارتی بۆی تەبریری یا مەسەلەن تەبریری موقعەتی خۆی بکاتەوە کە جۆرێک بڵێن دەوری ئەمیتیانێ دەستی خۆیتیانێ وە ئەم پاشکۆبوونە واقعەتی نیە بۆ ئەو ناچارە ئەم جۆرە پاساوانە و ئەم جۆرە بیان و درۆ دەرسانە بێنێتەوە بەجیا لەم هەڵوێستانە هەڵوێستی جۆرە و جۆری تریش دەبینین بۆ نمونە باز دەکرێت کە عێراق توانای ئەوەی نییە بەرەنگاربوونەوەی سوپای تورکیا ببێتەوە
یاخود ئەوەی کە ڕێکەوتن هەیە لە نێوان ئەم وڵاتانەیە و مافیان هەیە پارێزگاری لە سنووری خۆیان بکەن یاخود بازەوە دەکرێت کە پەکەکە دەستوری عێراق پەیڕەو ناکات و خاکی عێراق بەکاردەهێنێت بۆ هێرشی چەکداری بۆ سەر تورکیا و تورکیاش لە بەرامبەردا ئەم ڕەفعلانەی دەبێت ئێوە بەگشتی هەڵوێستی ئەحزابەکانی تر لایەنە فەرمیەکانی دەوڵەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق چۆن دەبینن؟ بەوچی حکوومەتی عێراق ئەوە واقعەیە لەو ئاسانێ بتوانێت هێز کۆکاتۆ بچێتە جەنگ و ئەو هێزانی کە تووتیا ناوچێ دەرەکە و شەڕێکی لەو جۆرە هەڵگیرێنە عێراق ئەوەی دەرگیری کێشەکانی ناوخۆیەتی و دەرگیری پێگەنانی نتوانینی پێگەنانی حکوومەتە لە عێراق لامان کاتە ئەو هێزە سیاسانی کە لە دەسەڵاتی سیاسیان بە ئەشکالی جۆرا و جوریانەوە هەر هەمویان هێزی میلیشیان و هەرێک و بەرژەوردی مەساڵی خۆیە ناتوانن تەوحید بن هێزێ دروستکەن کە نە لەگەڵ ئێران نە لەگەڵ تورکیا نە لەگەڵ هیچ لایەنێکە چونە مەیدانی شەڕەوە ئەمە واقعەتێکە بەڵام مەسەلەنەوەی کە ناڕەزایەتی جەماوی لە شارەکانی خواروی عێراقا پەرچەکردارێکی بە قوتیان پیشانە لە سووتانی سەفارەتەکانەوە لە داگیرکردنی سەفارەت و شوێنی دانی ڤیزا جەماوێکی ناڕەزی بفران لە بەرامبەرم کارای هەڵسا حکوومەتی عێراق ناچارە تەسیحات بە تەسیحاتێ بە کە هیچی کردن نییە فقط قسەیە فقط هەڵێ دەبڕنە بە بەیانات و بە تەسیحات هەتا ئەوەی کە بۆ نمونە زۆر جاڵێ هەتا سەر کۆمارەکەی گەڵێ جارێکی کەمە قوڵ ناکەی قوڵی ناکەی چیەکەی ئەو تاوازام ئەمڕۆژ تارەکانی تووچیانی شوێنی بەرمان کردو فەرم و قبولی مەکە بزانین ڕەفعلەکە چیە بەڵێ من نییە ئەمە واقعەتێکە ئەوانەی عێراق فقط تەسیحات و قسەی سەرزارە لەباری عملیۆنە هیچ ئەتوانێت شتێ بکات فقط ڕەتفعلە مثلا هەتا لە پەرلەمانە هەر شتێ پەسەند کرد بۆچی من ناتوانن وەکو هێزێکی ئەسکەری بەرفراوان دروستکەن و بڕۆن هێرش بکەن و هێزەکانی تووشیا بکەنە دەرەوە ئەمەگە ئیلاگە تەوافقات شتێک لە ئەمریکا بیکا لەگەڵیان UN بیکا لەگەڵیان لە شوێنی چیکەوە بێ بەپێی ئاڵوگۆڕێکە هەلومەرجێکە ئەو هێزە سیاسیانە شتیکە بێتە پێش و تووشیا پاشە کشە پێ بکەینا تووشیا تەمینی کردووە پارتی بۆی زەمانەت کردووە کە ئەتوانێت هێزەکانی لەو ناوچێ بێت لەمان کاتە یەکێتیش بۆ ئێران هەر شتێ بکات نەگڕێت ناوێ وەکو پاشکوی سیاستەکانە بێ و بە تایبەتی حکوومەتی ئێستەی عێراقیش لەلایەکی ترۆ کە پاشکۆی سیاست بەشێکی زۆری ئەکسەرێتی هێزە میلیشیاکان پاشکۆی سیاستەکانی ئێرانن ئەمەش مەسەلەیەکە کە جۆرە ڕەفع شامل لە بەرامبەر تووچیاش کە ئەو چێژمە کێشە لە بۆ ناوچەی نفوس ئەکەوێتە ناو ملبلانێک و کە ئێران تووچیا لە بەرامبەر یەکتریا هەیەە وەحاصل مەسەلەکە جەنجاڵیەکە ناسەقامگیری سیاسیە جێژاوێکە ناوچەکەیە کە ئەوە گەڕێت ئەچێتەوە بۆ 30 ساڵ لە دوای شەڕی کەنداوە بۆتە واقعیەتی ئەم ناوچەیە بۆتە شوێنی مناوەرە و هێزپشانانی وڵاتانی ناوچەکە و یاچەند دەخالەت و بنە پێشەوەی نەخشە و سیاسەتی تایبەت بخۆیان یەکێکی تر لەو قسانەی کە ئەوترێت ئەڵێن تورکیا هەروەکو خۆشتان ئامادەتان پێدا ئەمە یەکەم جاری نییە هێرش دەکات بردومان دەکات و خەڵکی سیڤیل دەکاتە قوربانی بەڵام دەوترێت ئەم جارە لەبەرەوەی کە قوربانیان گەشتیاری عەرەب زمان بوون بۆیە ئەم شێوە دەنگدانە و فراوانترەی لێبۆتەوە هەتاوەکو ئەوەی کە ناڕەزایەتی دەرببڕێ لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و حکوومەتی عێراقیش بێتە سەرخەت و قسەیەکە کە پێشتر ئەمە چەند جاری تر تورکیا ئەم کارایی کردووە لە بەرامبەر هیچ ڕەتفعلێ نەبووە ئێوە چەندێک هاوڕان لەگەڵ ئەم بۆچوونەیە کە قوربانیان کێ بن کاریگەری دانێ لەسەر ڕەتفعل ئاگە سەر دوێ لە قسەکانی پێشویان من وتم ئەو قوربانیانی ئەم بردومانە لە شاری زاخۆیە گەشتیاری عەرەبی زمان بوون ناڕەزایەتیشی بەرفراوان لە بەسرا لە کەربەلا لە بەغا لە زۆربەی شارەکانە لە بەرامبەر سەفارەتی تورکیا لە هەمان کاتە لە بەرامبەر ئەو شوێنانی کە ڤیزای تووشیێن ناڕەزایەتی جەماوەرەکە حکوومەتی ناچار کردووە کە ئەم ڕەتفعلێ هەبێت لە هەمان کاتە جۆرێکی وەکو تەسیحات ناچار بۆ کەم قسانە بکات وینی بڵێن مەسەلەکە دەنگێکی جیهانیایەوە دەنگێکی ناوخۆییایەوە مەسەلەی بوو کە زۆر وەکوتم ناڕەزایەتی جەماوی بەفرانی لەسەر بوو حکوومەتی عێراق ناچار بوو نەخۆ جاری کەش بووە جاری کە بووە ڕاستە بەم شێوەی ئێستا ڕەتفعلەکەی نەبووە
بەڵام هەر هەموو جارە وەکو حکومت وەکو ڕسمیەتی حکومت بە سەرۆک وەزیرانیەوە بە پێکاتی حکومەتەکەیەوە ڕسمن هەموو جارێک ئەو کارانی کە تووچیا کردێتی ئیدانیان کردووە ئەمە جاوت بەسەوەێ بۆ یەکەم جارێکن بەڵام سەر و سەداکەی ناڕزایەتی جەماوەری بوو کە لە شارەکانی خواری عێراق و بەغدا دەستی پێکرد بەڵام بۆ نمونە خەڵک لە هەولێری شاویستی ئەو ناڕزایەتی پیشان بە پارتی نەیهێشت بەڵام حکومەتی عێراق بە جۆرێک دەستی ئەو خەڵکی ئاواڵە کریا نەیتوانی لە بەرامبەریا بۆسێتەوە کە ئەو کەمکە ئەو ناڕزایەتیەگەر ڕەتفعلێکی سلبی هەبێ حکومەتی عێراق بەرامبەر خۆیان پشێتەوە ناچارەکە ئەمە قبولکە بەرحاڵ بەسمەوەیە کە واقعەتەکەی کە ئەوان چەند جار ئەمان محکومەوە لەباری عملی و هیچ شتێکیان پێ نەکرا و ئێستش ناتوانێت هیچ بکەن و تا ئێستش نەخشەیەکی دقیق یا مەلموس یا عملی بەرجەستە نییە کە بڵێ حکومەتی عێراق دەتوانێت بێت ئەو مەناطقانە و بەر بە هێرشی تووچاوگرێت بەس بە لە شوکێشی تووچاوێت ناوچەکەیە و پارتی دیموکراتیش نەک ناوێ بیکە دەرگای ئاوەڵە کردووە بۆ هێزەکانی تورکیا. حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لە سلەیمانی هەر ڕۆژی دوای ئەم ڕووداوە ڕاوەستانێکی ڕاگەیاند هەروەها بڕیارە لە دەروەی وڵاتیش لە کەنەدا و هەندێک وڵاتی تر خۆپشاندانی ناڕەزایەتی ئەنجام بدرێت. ئامانج لەم ڕاوەستان و ناڕەزایەتی دەربڕینە چییە وە ڕێگەچارەی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چییە بۆ ئەوەی کە جارێکی تر خەڵکی سیڤیلی ئەو ناوچانە نەبنە قوربانی بردومانەکانی تورکیا؟ ئەمە یەکەم ڕۆکتعلی ئەمە یەکەم پەرجەکردارمێنێ و پەرجەکردارشمە نابێت لە بەرامبەر هەر باڵا دەستیەک کە هەر لە هەر شوێنێکەوە لە هەرێکی عسکەریەوە لە هەر وڵاتێکەوە کە بیانەوە کوردستان ئاژا لە کوردستان نابێنەوە بۆ لەوانی کێمە تاکیدمان کردووە کە ئەم ئاژا و ئەم هێرشە سەربازی و ئەم قوربانیانەی کە لەم شوێنە گەشتیاریان ڕوویدا لە چوارچێوێکە کە ئەحزابی ناسیۆنالیستی کوردیش دەورێکی سەرێکیان تیا هەبووە لەوەی کە دەرگاکان ئاواڵە کردو بۆ ئەو وڵاتانە کە دەخالەتی مباشر بکەن سیاسەتی وایە کە ئەستەکەوێت کە سەقامگیری بۆ کوردستان گەڕێتەوە ئەو جێژاوە سیاسەت کۆتایی پێ بێ حکومت دامەزرێ بۆ خەڵک ئامن بێ ئاسوودە بێ ئارایم گرتەوە بۆ کوردستان 30 ساڵە کوردستان لە جێژاوێکی سیاسی قوڵایە لە ناسەخامگیریە لە دەرجی بۆ بە دەست دەخالەتی وڵاتانی ناوچەکەەوە کە بە دوای ساجت و سیاست و نەخشەی ئەمریکا هاتووە کە لە پاشەکشەی ساجت و سیاسەکانی ئەمریکا ئەم مەسەلەی زیاتر خوڵبووەتەوە هەم عێراق هەم کوردستان تووشی قەیرانێکی گەورە بووە و ئێمەمانەوێت ئەم کۆتایی بەم نەخشە و سیاستانی هەم وڵاتانی ناوچەکە هەمی سیاسەتیژی پارتی هەم حکومەتی عێراق بهێندێ وە ڕێگەکەشەوەی کە بەجاالوی ئێمە وەستانێکمان کردووە بەڵام لێرە شەو لەو شوێنەشە ڕامانگەیانوە کە مەسەلەکەوێت کە بەڕاپەڕینی خەڵک کۆتاییە ئەم مەسەلەیە ئەم دەخالەتی وڵاتانە ئەم واقعەتی هێزە سیاسیانە ئەم هێزە میلیشیانە تەواجودی ئەمانە حکومەتێک کە ئەمان ئیدارەیەکەن یا سیاسەتێک ئەمان پیادەیەکەن تازە سابت بووە لە ماوەی 30 ساڵە کە هەر ئەمێ ناتوانێت بەر بە دەخالەتی وڵاتان بگرێ ناتوانێت لە پاشکۆبوونی سیاسەتی ئێران و ئەمریکا و تورکیا و هیچ وڵاتێکی کە دەرچێت ینی ئەم دوو هێزە میلیشیایە یا ئەو هێزە میلیشیانی بەغاش لە چاوەڕوانیان کە چ سیاسەتێک پیادەبێ ینی قازانج لەوە خۆن کە دەخالەتەوێ ینی پاشکۆی سیاست و نەخشەی وڵاتانی ترن کە ئەمە سەرچاوەیەکی گەورەی بۆ ئاژاوی کە ئاژا و ناژگیری سیاسی لە کوردستانە ینی بە جۆرێک ئەبێ ئەمە کۆتایی بێ و کۆتایی ئەمە کۆتایی هێنانە بە دەسەڵاتێکی پارتی کۆتایی هێنانە بە دەسەڵاتی هێزە میلیشیاکانی حکومەتی عێراق و کۆتایی ئەمەش بە ڕاپەڕینی خەڵک بە پێکەنانی دەسەڵاتی سیاسی لە دەنگی ڕاستەوخۆی خەڵک و دەخالەتی خەڵک و دەوری خەڵک دەسەڵاتی سیاسیە ئەم واقعەتە توانێت کۆتایی بمێنێ ینی ئەمە نیشانیە کەوەکو چۆن ئەڵێن ئەم بۆ دومانە یەکەم جار نییە بۆ دو جاریش دابێ ینی ئەم وەسعات لە سایی دەسەڵاتی ئەمانەیە چارەسەری نییە ئللا ئەبێ کۆتایی بە دەسەڵاتی سیاسی ئەم هێزە میلیشیانە بێت. عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. ئازیزان هەر لە پەیوەند بەم ڕووداوەوە ئێمە لێدوانێکمان لە شاباس مەحموود جێگیری سکرتێری کۆمیتەی سلێمانی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان وەرگرت سەبارەت بەو
ناڕەزایەتی دەربڕینەی پێرێ کە لە شاری سلەیمانیدا ئەنجامدرا. لە دژی ئەو هێرشانەی دەوڵەتی تورکیا بۆ لە پارێزگای دووە بۆ سەر کۆمەڵێ لە گەشتیارانی عەرەب زمان کە بۆ گەرد ناوچەیەکی گەشتیاری و سنوورات بوون لە ئاکامی دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا ژمارەیە گەشتیار گیانیان لە دەستداوە ژمارەیەکیان برینار بوو. ئێمە وەکو کۆمیتەی سلێمانی حزبی کۆمۆنیستی کرێکاری لە بەرامبەر ئەمە هێرشەوەحشیانەی دەوڵەتی تورکیایە ویسمان فەورەن چالاکیەک لە دژی ئەم کارە نائینسانیانەی دەوڵەتی تورکیا بکەین. ئەوە بوو کۆمیتەی سلێمانی لە بانگوازێکی بەپەلەیدا ڕاوەستانێکی ناڕزایەتیمان لە شەقامی ساوڵەکەی سلێمانی بەڕێخست کە تێیدا لەوێ حزبمان بە بەیاننامەیەکی ڕسمی دژی هێرشەوەحشیانەی دەوڵەتی تورکیا وەستاینەوە و توانیمان چەند پلاتکارتێکمان بەرز کرد بۆ کە تێیدا ئەم هێرشە و دەستدرێژیانی دەوڵەتی تورکیامان شەرمەزار کردبوو و لە عینی کاتیشا بانگەوازمان لە خەڵکەوە بوو کە خەڵک خۆیان لە بەرامبەرم هێرشە بێدەنگ نەمێنن بە هەر شێوازێک کە بۆیان نەکرێ ناڕزایەتی دەربە بڕن و لە ئایندەشدا ئەمانوێ کاری گەورەتر بکەین لەسەر هێرشانەی دەوڵەتی تورکیا چونکە مەیەکمین جاری نییەکەم هێرشانە بۆ سەر هاوڵەتیانی سڤیل و مەدەنی ئەکات و درێژەیە بێ و دیارە تورکیا بەمە ئیکتیفا ناکات هەردووە بە دوای ئەو کارە ساتەش دیسان جارێک تر هەمان شوێنی تۆپباران کردوێتەوە بۆیە داوا لە خەڵکی ئازادی خواز و ئینسان دۆستی کوردستان بە تایبەتی شاری سلێمانیەکەین کە بێدەنگ نەمێنن لە پایە و دەستدرێژیانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکانی کوردستان کە بەداخەوانێ لە مودەکانی ڕابردووە لە قۆڵاویەکانی ناو سنووری کوردستانە ئەم هێرشانی تورکیا ئیدامە هەیە تیرۆری کادرانی لایەنە معارزەکانی تورکیا ئیدامەی هەیە بەڕاستی دەستگاکانی هەواڵگری تورکیا و هێزە میلیتیار و ئەسکەرتارێتەکانی تورکیا لە ناوچە قۆڵاویەکانی کوردستانە بوونیان هەیە ئەبێ ئێمە وەکو حزبی کۆمۆنیستی کرێکاری دژیمانەوەی بنکە و بارەگاکانی دەوڵەتی تورکیان لەو ناوچە سنووریانە کە دیارە بە خۆڵایی 34 کیلۆمەتر زیاتر هاتوونەتە ناوە نزیکەی 19 بارەگای ئەسکەری و هەواڵگری دەوڵەتی تورکیا لە سنووری پارێزگای دۆک بوونی هەیە کە ئەمانە بۆ خۆی خەتەرە بۆ سەر هاوڵاتیانی سڤیلی و سنوورانە بە بۆنەی ئەم هێرش و بوونی ئەم بنکە و بارەگا سەربازانی دەوڵەتی تورکیاوانەیە لەو سنوورە نزیکەی 45 گوند لە ترسی بوونی هەڕەشەکانی ئەم هێزانە لەو سنوورانە کە پێکدادان ڕۆدەدا ناوچەکانی خۆیان شوێنی کار و ژیان و مانەوە و ئیسراحەتی خۆیان و خانەوادەکانیان جێشت و ئاوارە بوون لە شوێنی خۆیان نەماون. ئەمە یعنی بوونی ئەم هێزە میلیشیانی دەوڵەتی تورکیا بوونی ئەم معسکەر و ناوچە ئەم بارەگە هەواڵگریانەی تورکیا بۆ خۆی خەتەرێکە لەسەر هاوڵاتیانی سڤیل. ئێمە وەکو حزبی کۆمۆنیستی کرێکاری شیعاری چوونە دەرەوەی هەمانەمان بەرز کرد بوانێ لە ڕاوەستانە جەماوەرێک ڕاوەستانە ناڕزایەتەکەماندا یەکێ لە شیعارەکانمانەوە بوو کە بێت تەواوی بنکە و بارەگا هەواڵگری و عسکەری تارێتەکانی دەوڵەتی تورکیا لە کوردستان بچێتە دەرەوە. بۆ ئەمە ئێمە چالاکی گەورەترمانە بێ بانگواز لە هەموو ئازادی خوازانەکەین توانین پێکەوە کاری گەورەتر بکەین لە دژی ئەم هێرشانەی تورکیا و هاوکات شەرمەزاری هەموو ئەو دەسە ناوخۆیانەکەینەوە حیزب و لایەنانەی کە کارە ئاسانی و پشتیوانیەکەن لە دەوڵەتی تورکیا و بە جۆرێک لە جۆرەکان چاوساغیەکەن کە پارتی دیموکراتی کوردستان وەک هێزێکی سەرەکی لە کوردستان یەکێکە لە کارە ئاسانکرد و ڕێپشاندەرەکانی دەوڵەتی تورکیا لە ناوچەکە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەک لە سەرەتادا ئاماژەمان پێداکە سەبارەت بە دۆخی کەرکووک بەرنامەیەکمان دەبێت و کاتێیدا چاوپێکەوتنێکە لەگەڵ بەڕێز عوسمان محەممەد چالاکوانی سیاسی. بەڕێز کاک عوسمان ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. زۆر سپاس هاوڕێ بۆم دەرفەتەی کرداوتە زۆر دەستەکان خۆش. من لەو پرسیارە و ئەمێ دەست پێ بکەم کە کەرکووک هەمیشە تایبەتمەندی خۆی هەبووە لایەنە سیاسیەکان لە تەواوی عێراقدا بەردەوام قسەیان لەسەر کردووە.
ئەوێ پرسم کە ئەم تایبەتمەندی شاری کەرکووک بۆچی دەگەڕێتەوە بۆچی هێندە جێگەی بایەخی تەواوی ئەحزابی سیاسیە لە عێراق و کوردستاندا هاوڕێ بنا من هەرچەند لە پرسیارەکە تو تێ نەگەیشتم بەڵام لە پرسیارەکانی پێشەوە دەست پێکەم کەرکووک دوو تایبەتمەندی بنچینەی هەیە یەکێک لەو تایبەتمەندیانە شارێکی نەوتیە سەدان بیرە نەوت لێرە هەیە و سەدانیش هەیە سەری داخرا و 60 ساڵ پێش ئێستا ئەم مەوزوعیان کردووە هێشتا سەری هەڵ نەماڵاوە ئەو بیرانە تایبەتمەندێکی تری ئەم مەوزوعە ئەوەیە کە کەرکووک فرێنەتەوەیە و جگە لە نەتەوەی کورد و عەرەب و تورکمان مەسیحی و سایبە و ئەمانیشی تایە ئەیتر ئەم مەوزوعانە دوو تایبەتمەندی ئەساسین کە تاریخیان کۆنە تاریخیان دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستاکە ئەم بیرە نەوتانە زیاتر وەکو بۆن و دووکەڵەکەی بە چاوی خەڵکاچێتتر ئیسفادەی بۆ خەڵکی کەرکووک نییە ئەی ژیان و گوزەرانی خەڵکی لە کەرکووک ئەمڕۆ چییە سەرەکی ترین گرفتەکانی خەڵکی لە شاری کەرکووکات چییە لەگەڵ چی کێشە و گرفتێکا بەرەو ڕوون خەڵکی کەرکووک ئەگەر وەکو هەموو شارەکانی تری عێراق و دنیا هەر نظام و سیستەمی سەرمایەداری حکومێکات بەڵام ئەوەی کە جایەکاتەوە لە هەندێک لە شارەکانی عێراق ئەوەیە کە نسبەی بەتاڵە لێرەیە کەمترە لە زۆر شار مەسەن بۆ نمونە لە دیوانیە نسبەی بێکاری لە 133ەیە لە بەغا لە 170ەیە لە کوردستان لە 120 بەس لە کەرکووک لە 105 ئەمە وای کردووە هەندێک لە وەزعی مەعیشی خەڵکی کەرکووک لە خەڵکی کوردستان باشتر بێت ئەمە یەک دوو مەسەلەی موچە سەرمانگ هەر کەسێ موچەی هەبێ سەرمانگ موچەکەی حازرە نە موچەکەی تاقیرە بێت و نە کەمێکرێتەوە و نە لێیە بڕێ ئەمانەیە ئەسڵی مەوزوعەکان یعنی ژیانەکان ئەوەیە کە هەتا ئێستا هەر هەمان شتە بەڵام ئەوەیە کە لەلایە نەتەوەکان مەوجودن و هەندێک جار ئەحزابی ناسیۆنالیستی و شۆڤێنی کوردی و تورکی و عەرەبی دەبەزەری ئەم قەزەیەکەنەوە کێشە بۆ خەڵکی دروستەکەن هەرو خۆشتان ئاماژەتان بێدا کە لە کەرکووکدا فرە نەتەوەیی بوونی هەیە ئەمە بۆ زۆرش باس لەوە دەکرێت کە لە کەرکووکدا شەڕ و پێکدادانی قەومی بوونی هەیە ئەمە چەندێک لە ناو خەڵکیدا ڕەنگی داوەتەوە ئەم کێشە و ململانێ قەومی و نەتەوەیانەی کە هەیە بەڵێ مەسەلەی نەتەوەی لە ساڵی 59 ئەم سراعی نەتەوەیە دەستی پێکردا یەکەم جار کە هێرش کرایە سەر تورکمانەکان لەلایەنی خەڵکی کوردەوە بە قیادەی پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لە کەوادری حیزبی شوعیش کارەساتێکی زۆر گرنگیان بەسەر خەڵکی تورکمانە هاورد خەڵکێکی زۆریان کوشت تاڵان و بڕۆیەکی زۆریان کرد خەڵکیان لێ اغتساب کردن ئەم مەوزوعە بۆ حەقێک لای تورکمانەکان تەنانەت ناوی شوعی بووە کفر لایەن ئیتر وای لێ هات کە سراعی نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان ئەوەنە بەهێز بێ ڕۆژانە لەیەکتری بکوژن یعنی بۆ نمونە ئەو کاتە مەیدانی کرێکارەکان لە چای مەحەلە بوو لە کەرکووک ئەبوایە خەڵکی کورد بەناو تورکمانەکانە بڕۆشتایە بۆ چای مەحەلە و دیوە چاوەڕێەوە بکردایە کەسێک بیبا بۆ کرێکاری ئەلەو فرسەتانەیە بەناو کۆڵانەکانە ئەڕۆی دارکاریان نەکرد تێزابیان ڕشتە دەبوو چاویە ئەیان کوشت ئێتر ئەم مەوزوعانە زۆر گرنگی بوو وای لە هەر سراعەکە زۆر تون بووە طبعا ئەمەش دەسەڵاتی شۆڤێنی عەرەبی ئەمەی وا لێ کرد کە ئینسانەکان ئاوا بکاتە دوژمنی یەکتری کە هیچ مەسەڵەحێکیان نەبووە
پێشووتر پێش 59 لێرە کەس نێزانانی ئەمە کوردە ئەو عەرەبە ئەو تورکمانە یعنی علاقاتێکی وا ئینسانی و وا بەرایانە و هەبوو کە کتان یەکتری جیا ناکردەوە یعنی تەنانەت میوان و میوانداری و ژن خواستن لە بینی هەر سەلایەکە هەبوو بەڵام دوای ئەوەی کە ئەو ساڵی 59 هات و حکومەتی سۆڤێنی عێراق ئەو مەوزوعی لە کەرکووک خوڵقاند ئیتر مەوزوعەکە زۆر قوول بووەوە تا ئەگاتە ساڵی 63 لە ساڵی 63 حکومەتی بەعز هێزێکی دروست کرد بە ناوی حرەسی قەومی ئەم حرەس قەومیانە ئیتر هەر کەسێکیان بدایان یان کوشت یان دایان سەر دنیایشکان و تاوای دەهات مەجموعەیە خەڵکیان گرت مەجموعەیە خەڵکی نوخبا لە پارتی و لە شوعی کە ژمارەیان 29 کەس بوون هیچ دەور و کارکردێکیان نەبوو لەو کارە ساتێک کە بەسەر تورکمانەکانە هات نەک دەور و کارکردیان نەبوو لە خراپە بەڵکو دەور و کارکردیان هەبوو لە زۆر باشەیە شێخ مارەف و شێخ حوسێن برای و محەممەد حوسێن بەرزنجی و فڵات کۆمەڵ 29 کەس بوون حکومەت ئەم 29 کەسەی ئەعدام کرد و لە ئەم 29 کەسەی ئیدام کرد لە سێ شوێنی جیاواز لە کەرکووک هەڵیانی واسی کە هەڵیانی واسی تەشجیعی تورکمانەکان شکوتی ئەوە ئەمانە بوون ئێوەیان ئەتک کرد و کاراساتە گەورەکەیان بەسەرەتانە هاورد ئەوانش دۆزڕیان هاوردوو بوو لیانەدا جەنازەکانیش بەدارەوە بوون هاتنەوە لیانەدا دۆزڕیانێدا بە دیارەوە هەڵە پەڕین و بەنەعل لیانیانەدا ئەتر ئەم سرعە ئەمەنە تونەوە بوو ئەحزابی ناسیۆنالیستی و شۆڤێنی عەرەبی و تورکمانیش ئەمەیان دەمەزەر دەکردەوە تاوای دەهات کۆمەڵی عەسابەیان دروست کرد لە پارتی دیموکرات و لە تورکمانەکان ڕۆژانە شەوانە یەکتریانە کوشت یعنی ژیانیان بۆ خەڵک نەهێشتەوە لە کەرکووکە ئەم مەوزوعە ئەسەری وا گرنگی هەبوو کە تا ئاهات قەزەکان قوڵترە بووەوە هەر ئەلەم مانگەیە لە 25 ئەم مانگەیە ئەرشەد ساڵحی کە پێشان ڕئیسی جەبهەی تورکمانی بوو جارێکی تر جنێ و ئیهانە بۆ 29 کەساکە کە 6 ساڵ پێش ساکە کوژراون ئەیتر خۆت تەسەوری کە يعني عددێک لەو بابەتانە لە 6 ساڵ پێش ساکە حزبی بەعز ئەو حیزبە درڕندەیە ئەیدامیانی کردبێ دوای 6 ساڵ ئەم کاتە ئەم کابرایە هاتووە لە تەلەڤیزیۆنێکی عێراقەوە جارێکی تر ئیهانیان پێکات و ئەڵێ ئەوانە مەجروم بوون ئەوانە خراپەکاریان کە وایان کرد حەقی خۆیان بوو کە ئەیدامیانیان کرد ئەمانە هەم ڕۆژانە دەمەزەردی ئەم قەزەیەکەنەوە بۆەوەی ئەم قەزەیە قوڵەوە بێ بە بۆچوونی ئێوە ڕێگەی دەرباز بوون لەم گرفتانە بە تایبەتی ئەم کێشەی کە باست کرد کە لایەنە ناسیۆنالیستەکان دەمەزەردی دەکەن ڕێگەی دەرباز بوون چییە بە بۆچوونی ئێوە وەڵای ڕێگای دەرباز بوون پێکەوژیانی نەتەوەکانە ئەبێ کارێ بکرێ ئاشتی و تەبایی جارێکی تر دروست بێتەوە لەناو ئەم نەتەوانەیە ئەوش کاری عەمەلی چەند ساڵ لە پێش ئێستاکە کۆنگرێک کرا کۆنگرەکە بە حساب یەکێتی نیشتمانی کردوێتی کۆنگرەکە کۆنگرێکی گەورەش بوو عەرەب و تورکمان و هینی عەرەب و تورکمان و کورتشی بان کردو بوو گشتی یعنی ئینسان دڵی خۆش بوو بەوەی کە لەوانەیە لەم کۆنگرەیە دەورێکی کاریگەر هەبێ بۆ تەبایی و بۆ ئاشتی و بۆ ژیانی برایەتی بەڵام هەر لە عینی کۆنگرەیە 3 سمیناریان هاوردوو بوو بۆ 3 کورد کە یەکێکی ستران عەبدڵا بوو یعنی بەقەدەر ئەوەی ئەرشەد زێباری دەمەزەردی ناسیۆنالیزمی کوردیان کردەوە بۆ گیان کورد و تورکمان و عەرەب هەر بەمەرجێ کۆنگرەکە یعنی بیکە 3 بەشەوە هەر بەشێکی عەرەب و بەشێکی تورکمان و بەشێکی کورد بوو یعنی هیچ
شرميش لو ناكل كمان داش لو أبقى لنا شرحة كانوا طرحكن من لو كاتيها اشتكات خيال ما كدواي أو موضوع بيكين أو بجريدة دركين بعرس زمانك كان مجليك و اتصال بكين با مثقفين عرب ومثقفين تركمان وخلج مثقفين كردوا بوي بتوانن لنا أم مجلية كاري بكن كروجانا بتوانن تبعي واشتي وخوشگوزاراني وبرايتي دروس بكري بلام اونا شتي لا بلاي هاتا بيشويتر او مجلية ناتا برهم من مقاليكش من نسيبو بوي بلام بتر نتيجة امكاناتي مادي وانساني بيويز بو كان لبردستان نبو كاتا بەڵێ ئەگەر قسەیەک ما بێت لە کۆتاییدا بتانەوە بیڵێن سەبارەت بە دۆخی کەرکووک والله اوي هروا بيت موتكا يعني من اوائل تتخيل ماكا مجليكي اوا بتواني دركين وداوي تبايو برايتي واشتي بكيك بويان وبتوانين اما خلقاني لو كوكين وكو لجنيك كاو لجنيك كاتب المثقفين عرب وتركمان وكل بۆ ئەوەی بتوانێت بە پرۆسەیەکە ئەو ئاشتی تەبایە جارێکی تر بێن تۆ شۆ خۆی. عوسمان محەممەد چالاکوانی سیاسی لا کەرکووکەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لا بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەشکان دەرفەتەمەندا مەمنون قوربان. ئازیزان هوچانێکی بچووکی تری دەدەینەوە پاشان سەبارەت بە پرۆژە یاسای نوێی کار لێدوانێک لە سەر نووسری بڵاوکراوەی دەنگی کرێکار وەرمانگرتووە دەبیستە فەرموون لەگەڵمانە. بەڵێ بینەرانی ئازیز دوێنێ لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بەجیا لە پرۆژە یاسایەکی نوێکە دەرچووە بڕیاردراوە کە 12 کەس دامەزرێت بە مەبەستی چاودێری کردە بۆ ئەوەی کە من لێرەدا زیاتر نسمە وردەکاریەوە لێدوانێکمان لە سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار وەستا مەهدی ڕەسوول وەرگرتووە تاوەکو بۆ چوونی ئەوان سەبارەت بەم پرۆژە یاسا نوێیە ببیستێن لەگەڵمان بن. گوێبیستی ئەو لێدوانەی وەستا مەهدی ڕەسوول سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار بن. آخر کارەکانی وەزارەتی کار کە پێشتر بەڕاستی گرفتێکی گەورە بوو وەزارەتی کار باسی کرد کە گرفتێکی گەورەیە پشکنەری کاریان نییە کە بێ مختەز بێ لە بواری کرێکاران و لە بواری عقد و حتا یاسای کاری ژەبێ شارەزایەکی باشیان هەبێ بۆی وەکو جیهەتێکی تەنفیزی دابەزنە ناو ناوەندەکانی کار و هەوڵدەن یعنی هەم مافی کرێکاران پێشێل نەکرێتی تر و هەم زۆرێک هەرەوەی کوێستانخان ئیشارەتی پێدا بەڵانسێک لە بینی خاوەنکار و کرێکارە ڕابگرن بەڕاستی ئەمە من لێرەوە تەئی دەکەم وی کە شوێنکارەکان هەمووی نەکی یەک 12 پشکنەر یعنی لەوە زیاتریش هەبێ بۆی بتوانن یاسای کار بە تەواوی تەنفیزکەن چونکی یاسای کار بەڕاستی چکۆنەکە و چ ئەمەی تازەشەیەکە دەرچووە ئەگەر خەرچێک بەدەستەوە نەگرێ بە تایبەتی حکوومەت کە جیهات هەیەتێکی تەنفیزیە بەدەستەوە نەگرێ تەنفیزی نەکە ئیتر زۆرێک لە بەرەڵایی هەیە لە سیستەمی کارکردن لە کوردستان بۆیە مەسەلەی دامەزرانی 12 پشکنەر بەڕاستی من خۆشحاڵم ئەگەر ئەمانە بێنە مەدان و ئیشکەن لەسەر مافی کرێکاران دەخاڵەتکەن بە تایبەتی ینی لەبارەی ناسەلامەتی شوێنی کارەوە ئەم ساڵ نێزیکەی ئەمڕۆ سێ ڕووداوی شوێنی کار بووە کە بە ئەوە ئەکاتە دەوری 41 ڕووداوی شوێنی کار کە هەمووی ناسەلامەتی شوێنی کارە موچە دووە ئەکەوێ نایدەن یعنی ئەوەی کە لە یاسا هەیە بۆ کرێکار دەسەبەر کراوە چ لە یاسا خۆنەکە و چ لەمەی تازەش ئێشتا نەبووەتە یاسا
ئەگەر ئەمە کەسێک نەبێ چاودێر نەبێ بەسەریەوە یاسای کار هیچ معنایەکی نامێنی بازاری کار بێ خاوە نەبێ بەرەڵاییەک ئەبێ بۆیە بەڕاستی من خۆشحاڵم بەوەی کە ئەگەر جوڵەیەکیان تێ بکەوە وەزارەتی کار و بێن کۆنتترۆلی بازاری کار بکەن بەڵام قازانجی کرێکاریشی تیاابێت دەروان نەبێ بە سەرمایهدار سوودی لێ ببینێ. بەڵێ بینەرانی عزیز ئەوەی گوێویستی بوون لێدوانێک بوو لە سەرنووسری بڵاوکراوەی دەنگی کرێکار وەستا مەهدی ڕەسوڵەوە. عزیزان هەر لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سوپاس بۆ سەرنج و تێبینی ئەکانتان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.